دەگەڕێنەوە هەرێمی کوردستان یانی دەربەندیخان دوای سەرکەوتنە گرینەکەی بەرامبەر بەیانی ئاشتی خاوەنیەریگا تەنها هەنگاوێکی بچووکی ماوە بۆ سەرکەوتن بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی پلەیەکی کوردستان. کێبڕکێکانی خولی پلەیەکی کوردستان هەنگاو بەرەو کۆتایی دەنێت و ڕکابەری یانەکانیش بەهێزتر دەبێت. لێکێک لە یاریەکانی ئەم هەفتەیەشدا یانەی ئاشتی لە یاریەکی قورسدا میوانداری دەربەندیخان و هاندەرە زۆرەکەی کرد. گێمی یەکەم یانەی میوان باشتر بینران و زۆرترین هەلی تۆمارکردنی گۆڵیان لەدەستدا، بەڵام ئەنجامەکە دادپەروەرانە بوو بە گۆڵێک بۆ هەردوولا. محەممەد جەمال لە خولەکی 37 گۆڵەکەی دەربەندیخانی تۆمار کرد و لە کاتی زیادکراوی گێمی یەکەمیش کۆسار جەمال ئەنجامەکەی بۆ یانەی ئاشتی یەکسان کردەوە. گێمی دووەم دەربەندیخان دەست پێشخەر بوو بۆ گۆڵی دووەم کاتێک مستەفا ئەحمەد لە خولەکی 63 گۆڵی دووەمی تۆمار کرد و هەر لەو گێمەشدا بە کارتی سوور کریا دەرەوە یاریگا. یانەی ئاشتی هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام بێئاکام بوو. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی یانەی دەربەندیخان کۆتایی هات. بەڕاستی بۆ من زۆر خۆشە ناوەوە ئەمڕۆ سەرجەمی هایزان بە حکمیەوەی بەتەمەتنی هایزای ناوێنم کۆنتنی هایزای ناوێنم دوو جار دەربەندیخان خولی ناوی کوردستانی بیناو دوو جارگەتیا بووم. بۆ من زۆر خۆشە بە تایبەتی بۆ هایزانەکانی ئەوەنترە زۆر خۆشە. زایدن بۆ سەبارە بۆ بۆ جمهورە خۆشە، ئەو بۆ جمهور هیچ ناوتری، ئەوە فەوزی جمهورە، چەنە فەوزی ئەمە فەوزی جمهورە. ئینشاءڵڵا بۆ قۆناغی دووەم لە چاوگۆشەی زەڕینە مەحاولەی جدی خۆمانەکەین یەکێ بینەتی بە سەرکەوتوەکان بە 100% ئینشاءڵڵا. دیارە ئەمڕۆ یاری ئەمڕۆمان ئەوەی ویستمان بەڕاستی یاریزانەکان کردیان. پیلانی یاری ئەمە ئەمڕۆ بۆ برنۆ بوو، بۆ سێ خاڵەکە بوو، بۆی زیاتر چاوەڕوان یاریەکانی داوتمان نەکەین. ئینشاءڵڵا بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین سەربکەوین بە دڵنیاییەوە پیلانی ترمانێت، چکە وەکو جەناب وت هەستیارترە و قورسریشە. وڵی وەکو بە ئەنجام نەوەڵاق و مدەڕیبێ بە ئەنجام فرقەکەی دۆڕاوە ڕازی نیە، بەس وەکو یاریکردنەوەی ئەمانەوەمانیانێ نایان کرد، زۆر سیر بوو. یارەکە زۆر سیر بوو، ئێمە پێماوتن نەیان کرد، تر نازانین هۆکارەکەی چی بوو نەمانەزانی. ئیتر دوایەوە ئەم جمهورە ژوار لێکە کەس گوێی لە کەس نییە، یاریزان بانکەی هەر بە خەیاڵیشیان نایە. جەوە تا ئەو وەزعی مدەڕیبەکانە و دوو مدەڕی برینارە و سەدا برینارە و من برینارم و ئێوە کەی تۆپێنە کابرا لە دقەیەکە ڕمانەی نازانم چی هەڵێن ناو ساحەکەەوە. پیرۆزیان بێ بە دۆڕانومانە، بەس تۆ ئەوە نایانێ زەلامە برینارکەیت لەسەرەوە دەمان چە دەرێنیت و ژنوێ ناشینیت. دوای برنەوە کەشیان بۆ یەکەم جار هاندەرانی دەربەندیخان ڕوشادە سەر شەقامەکان و ئاهەنگی سەرکەوتنیان گێڕا. سەرکەوتنێکی زۆر خۆش بوو بە ئێمە. ئەو جمهورە هەموو شتێکی کرد لە پێناوی نادیەکەیە. ئێمە بەس ئامانجمانەوەی دەربەندیخان بگەیتە نایاب. ئینشاڵڵا ئەگەین دوو یاریمان ماوە، ئینشاڵڵا و دوو یاریش سەرکەوتەوە بینەکەینە نایاب ئینشاڵڵا. یعنی سەیرەوە هەموو جمهورات و یعنی ئەبووە هەربی بردایەتەوە، چونکە ئەنجامی لەگەڵ پێشمەرگای خاڵی ماوە. تێگەی بەڕاستی خۆشحاڵینە هەموو جمهورە لە عێراقیسا حاضر بووە. بۆ بردنەوەی یانەی دەربەندیخان بووە خاوەنی 19 خاڵ و نزیکترین یانەشە بۆ سەرکەوتن بۆ چوارگۆشەی زێڕین و یانەی ئاشتیش خاوەنی 10 خاڵە و هیچ هیوایەکی نەماوە بۆ سەرکەوتن. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.